لە یاریەکانی گەڕی دووەمی خولیانە نایبەکانی کوردستان پێشمەرگەی هەولێر و دەربەندیخان لە پیرمام ڕوبەڕوو یەکتر بوونەوە. پێشمەرگەی هەولێر هەوڵی دەدا لە گۆڵ تۆمارکردن دەست پێشخەری بکات. سەرەتاش بەم هێرشە یەکەم هەوڵیدا. دوای تێپەڕبوونی 15 خولەک بارز سەرتی بە هەمان شێوە یاری ڕابردوو پێشمەرگەی هەولێری کردە خاوەن گۆڵی یەکەم. دوایم گۆڵە یانێ دەربەندیخان چەند جارێک هەوڵی هاوسەنگکردنەوەی ئەنجامەکەیان دەدا بە تایبەتیش بە لەدانە سەرەکانیان، بەڵام گۆڵ پارێزەکەی پێشمەرگەی هەولێر ڕێگری لە هەژانی تۆڕەکەی دەکرد. بە پشبەستن بە هێرشی پێچەوانش هێرشبەرانی یانەی پێشمەرگەی هەولێر زوو لە گۆڵی دەربەندیخان نزیک دەبوونەوە و چەند جارێکیش دەرفەتی گۆڵ تۆمارکردنیان بۆ دەرەخسا، بەڵام سەرکەوتوو نەبوون. لە دو خوڵەکانی گەیمی یەکەم عەبدوڵڵا سەربەز نزیک بوو گۆڵی دووەم بۆ پێشمەرگە تۆمار بکات، بەڵام گۆڵ پارێزی دەربەندیخان تۆپەکەی دوور خستەوە. لە گەیمی دووەم ئەگەرچی تیپەکەی سەمیر بابۆ هەوڵی تۆمارکردنی گۆڵی دووەمی دەدا بە چەند هێرشێک، بەڵام یاریزانانی یانەی دەربەندیخان توانیان کۆنتڕۆڵی یاریەکە بکەن و چەندین هێرشی یەک لە دوای یەک بۆ سەر گۆڵی پێشمەرگەی هەولێر ببەن. ئاستە بەرزەکەی گۆڵ پارێزی پێشمەرگەی هەولێر نەبا یانەی دەربەندیخان لە تۆمارکردنی گۆڵی بەرامبەر نزیک بوو. ئەگەرچی ناوە یاریزانانی یانەی پێشمەرگەی هەولێر بە هێرشی پێچەوانە وەڵامی هەڕەشەکانی یانەی دەربەندیخانیان دەداوە، بەڵام دوازار یاریەکە بە تاکە گۆڵێک لە بەرژەوەندی پێشمەرگەی هەولێر کۆتایی پێهات. بەرگریمان کرد کاوەش مجازفەیە تۆ یەقەت ناغەڵەت لە پشتەوە بکەیت دەکرێت گۆڵ بکەیت. نقطەی دووەم قوتی دەربەندیخان بوو، بەڕاستی فەریقەکی زۆر بەتوانە بە تایبەتر لە سوسی هجومی لە تەنەوعکردنی ئەزمە لە ڕەبتکردنی سەریعی خێرا لە ئەطرافەکانەوە کە فەریقەکی زۆر پیان معجب بووم، بەڵام حتمما ئەوە احتفاظکردن بوو بە گۆڵ. ئەگەر شێوازی گۆڵ کرد دەربەندیخان گۆڵی کردبا لەوانەیە شێوازی مەش بگۆڕدرابە. غڵەتێکی فەردی بوو بڵێن، بەڵام ئەوای ئەمە گۆڵیشمان کردە هەلی زۆر باشمان بۆ ڕێکەوت، بەڵام بەداخۆ ئێمە یعنی توانە ئەمان هەر ئەوەیە لەبەرەوە دارایەکەمان ناتوانین یعنی یاریزانی گەربێن. ئێمە بەدیلمان بەڕاستی بەدیلی وەکو پێویستمان نییە گۆڕانکاری لە بەدیلەکان ناکەین، بەڵام وەکو پێویست نییە ناتوان هاوکاری فرقەکە بنەوانی کە لە دەرۆن. پێشمەرگەی هەولێر بە 6 خاڵ پلەی دووەمی ڕیزمەندی قوڵەکەی گرتووە و یانەی دەربەندیخانیش بە خاڵێک لە پلەی هەشتم دەبینرێت. دەرباز ئەحمەد، کوردستان 24 پیرمام.